ئەمانۆی نەمێنەمێنم دەد چۆن جوانە لێوەیەداڵ بۆ تۆ مردن ئەمڕۆ بەخاڵ بۆچی وەمەیلت نییە ئەمنەت کردوایە بەدحاڵ بۆچی مەیلت نەماوە یانە ئەمنەت کردووە بێحاڵ یاخوا بەخێر بێن یاخوا بەخێر بێن دەم خۆشکاکە عومەر سۆفی خۆشەویستانی گەڕامی میدیا ئەمڕۆ بەرنامەکەم تایبەتە بە هونەری گەرمیان بە گەرمیانیە ڕەسەنەکان بە گەرمیانی هەمیشە تعریب کرا و تەبعیز کرا و تەرحیل کرا و گەرمیانی هەڵقرچا و گەرمیانی ئەنفال گەرمیانی مەڵبەندی مەقامات مەقامە جوانەکانی ئەڵاوەسی و خورشیدی و ئای و خاوکەر و ئەو مەقامە جوانانی کە هەیە کە وەکو سەروەتێکی نیشتیمانی بۆمان ماوەتەوە ئەمڕۆ زۆر خۆشحاڵم مەجلیسەکەم گەرمیانیانەیە هونەرمەندی خۆشەویست و نووسەر و لێکۆڵەر لە بواری مەقاماتی کوردی و شاعیریش عومەر سۆفی لێرەیە بەخێر بێ کاک عومەر و هەروە کاک عومەر خورشیدیش ئەمڕۆ وا ڕێکەوت دەنگخۆشێکی گەرمیان هەر بە هەمان شێوە میوانە لەناو ئەم دیوەخانەی گەڕیانە یاخوا بەخێر بێن لەگەم میوانەکەشتان ئەگەر نەزانی کاک حەسەن یاخوا بەخێر بێ کاکە ئالانجان ئەمڕۆ شاوکارمە پڕۆژەکانی کرد بەخێر بێن کاک عومەرجان ئەگەر لە مێژەمانەی بەرنامەی تایبەت مای کراوەی بۆ جەنابەت هەرچێکە تێ بێڵێ بەقورس سپاس دەکەم منیش ئەمەوێ لێراوە بە جەماوەر و بینەران و بیسەران ڕاگەێنم ئەم دەستگایە بەڕاستی زۆر ماندوو ئەبن زۆر دڵسۆزانە کۆڵنەدانە ماندوو نەناسانە خزمەتی کەلتور و هونەر و ئەدەبی کوردی ئەکەن لێراوە بەڕاستی جێگای شانازین جێگای خۆشحاڵین بۆ ئێمە بە تایبەت هەموو ستافەکە لەگەڵ جەزای بەڕێزە کە دەمێکە تەمەنێکە خەریکی خزمەتکردنی هونەر و کەلتوری نەتەوەکەمانە هیوای تەمەندرێژی بۆ خوازم بۆ هەمویان من داوای لێبوردنەکەم ئەوە تا کاک ئالان لێرایە و کاک بورهان ئەگینا سوپاسی هەمویانەکەم تەمەندرێژ بن باقی ستافەکە زۆر کارمەند و ئەندامەیە لێرە ماندوونە ناسانە قۆڵیان لێیاڵ کردووە ناویان نازانم هیوادارم تەمەندرێژ بن و سەرکەوتوو بوون بەڕاستی درێخیان نەکردە خوا بیان تێڵە بۆ ئێمە زۆر سوپاس بۆ کاکە جەزا و کاکەمەرجان و میوانە بەڕێزەکانیش هەردوو کاک عومەری گەرمیان یاخوا بەخێر بێن ئێمە یەک ئامانجمانەیە لەو ڕۆژەوەی گەڕیانمان دامەزرانەوە بە شانازیێتوانم بڵم نزیکی 2000 تراک ئەخ 2000 تراک وەڵی زۆرە خراوەتە سەر ئەرشیفی هونەری میلی ئەم نەتەوەیمان هەر لە بواری مەقامەکانی گەرمیانەوە بە شانازیەوە وابزانام تقریبا نزیکی 3 ساعتمان لەم جگای بۆ مام شکر خەیات تۆمار کردووە دڵنیام لە داهاتووە چەندین لێکۆڵینەوە لەسەرەکە چەندین مەقامزانەکان بنەماڵی داودەیەکان ئەمە بەدەر لە هونەری میلی هەورامان و هەموو ناوچەکانی تر ئێمە خوازیانی کە بتوانین ببێ بە ئەرشیفێکی نیشتیمانی ئەم ئەرشیفانەی گەڕیان لە داهاتووە سوودی لێ ببین کاک عومەرجان قوربان دەستان خۆش بێ سەرکەوتوو بوون یاخوا تەمەندرێژ بن وەڵاهی درێختان نەکردە پێش گەڕیان میدیاش تۆ هەر من تۆم ناسیە و نەک منیش هەر مەشغوڵ بوویتە دایمەن هەر لە خزمەتە بوویتە لەگەڵ ستافەکەیە تەمەندرێژ بن ئینشەڵا بەڕاستی ئەمە کەم نییە ینی ئەگەر کەسێک نێتە ناو ئەدەب و هونەرەوە نازانێ ئەم ئیشانە چەند قورسن و چەند خزمەتێک گەوران ئینشەڵا هەزاران لێکۆڵینەوەیشی لەسەرەکەی تەمەندان درێژ بێ یا ڕەبی درێختان نەکردە بەڕاستی جێپەنجەتان دیار من پێم خۆشە ئەگەر ئێوەش لەگەڵما هاوکار بن کاک عومەر لەبەرەوەی کە کاک عومەر خورشید مەبەستمەوە لەبەرەوەی لەگەڵ وەکو خۆی واتانی لەگەڵ مۆسیقایە تەجروبەکەی تازەیە ئەگەر تۆ شاوکار مامی بەیەکەوە حەزگەم چینە لای ئایەکی گەرمیان هەردووکتان بەیەکەوە ئەوش جابەجارێک لەگەڵ تا بەیەکەوە بیکەین بە شێوازێکی وەکو دووخۆڵی دوایە چینە لای مەقام و شتەکانی بەڕێزت هەندی ئاواز لەبەرەوەی کە کاک عومەریش لێرە ئەمڕۆ هاوکار بێت و هەم وەکو هاندەر و پشتیوانێکیش بۆ بۆی کە تێکەڵاوی دنیا جوانەکەی موزیک ببێت و لە داهاتووە ببینینەوە کە بتوانێت بەردەوام بێت من لە خزمەتان بەڵام ئەو تێکستەی کە من ئەڵێم
ئەو ئازادە ئەو چۆنی ئازادە. ئەڵێ بەڵام تێکستەکەی من هەر ئەوەیە زیاتر تقریبان ئەو مقامی ئایا هەر بەشێکە لە بەیاد زیاتر بەو بە تێکستانەوە ئەوترێت تۆ ئەم با تێکستەکانی خۆی هەرچێک بوو بیخوێنێت چکە ئەم هونەری میلیە مەجارەوەی تایە باشە هەرچەنە مەسەن بۆنم بە ئەو لە ئەڵاوەسی و ئەوانەیە زیاتر ئەبێ بە زاراوی ماچۆ ئەو بووترێت دوای باسێکین خۆمە خۆت لەسەر بەخامەکە بەڵام ئایەکەەوە بزان مەجاری تایە باش فەرموو پێم خۆشە سەرەتا جەنابیش داخڵی بۆ یەکێ کاک عومەریش لەگەڵ توە بێت من داخل بم ريجان جان جان اوي اوي لمنا ريجان ارو راقم كفدن ويسر سراوي ديم داون اشتيان قلينا وديم باوا كناش برمكداي لبحر آوي ريان بامنا وشادب شما وروا سلام يكردم بالشاوش داك لينا وديم عجبه نمردم بالشاو دالي ويخنوا عليكم وبانا دي سنوا ومنو لمنا رجال عارو راقم كفدين ويسر سرايم ديم داون اشتيان قلينا وديم باوان خراوي كناش برمكداي لي بحر آوي فنجيش شمشال مكردو آودا مشاور دوبانا خياتي خودا ومنا أخاي أوي أوي لمنا رجال دنقم نماوا دنقم نماوا خوشي يم دنياي لمن براوا رجال غريب وبيكاس خريك أمرم لم غريب ياي كسنا قري قدرم رجال پنجيش شمشام قامد وينيني كناش برمكداي شبحر بيبي لمنا اوي اوي لمنا خاف رجال شما وروا سلام يكردم
باڵە چاوشدا گلەینا و دێم من ڕوح سپەردەمە باڵە چاودا لێوەی خەنەوە عەلەیکم وەبانای دێیسنەوە ئای ئاخای ئۆی ئۆی لە مناخە بەستەی بۆڵن ئاخ لەکەی وەی وەی لەکەی وایە یار عازیزان لە خۆی وایە لەکەی وای گیانی گیان لەکەی وایە یار عازیزان لە خۆی وایە ئەوری لە من بارداوە دێڵم لە بۆی ڕۆنی وایە ئەوری لە من بارداوە خۆشم لە بۆی ڕۆی وایە بەخێر بێنەوە دەم خۆش کاک عومەرجان دەست خۆش کاک ئالانجان دەستێبولێکتان خۆش بێت خۆشەویستانم ئەم بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکە میدیا ئێوە زوو خۆشەویست ئێستا ئەتوان ڕاستەوخۆ بینەری ئەم لایڤە بن
دیارە میوانێکی ئەزوو خۆشەویست شارەزایەک لە مەقامات کاک عومەر سۆفیمان لەگەڵەیە کە بەم نزیکانە مێژووی مەقاماتی نووسیەوە کە ئەرشیفێکی زۆر دەوڵەمەندی پێشکەشی بە هونەری نێتەوەکەمان کردووە دەستخۆشی لێکم. کاک عومەرجان بەڕاستی و کتێبەت زۆر سوودمەند ئەبێت بۆ هەوادارانی مۆزیک، بۆ هەوادارانی هونەر، بۆ ئەو کەسانی کە خوازێرن فێری مەقامات بن، چونکە مێژووکی زۆر جوانە تۆمار کردو بۆ خۆت ماندوو نەبی، دەستە خۆش بێت. سەرت خۆش مەسایی خۆ و جەنابتانەوە ئینشەڵا ئێمە مەبەستمان خزمەتە. سوپاس دەکەم، هیوادارم ئەو کتێبە یعنی توانی بێتە بەو کتێبە خزمەتێکی کەلتور و هونەر و مەقاماتی کوردیم کردوێت، چکەم شیکردنەوە لە ناوەکان بەڕاستی ئەو کتێبە لەوە سەرچاوی بدا خۆی ناوەکان شوێنەوارەکان شایەتن، شایەتی ئەوەیان داوە کە مەقاماتی کوردی لەکوێوە سەریاڵداوە و چۆن سەریاڵداوە، بۆ چ مەبەست. منیش مەبەستم ئەو ڕوونکردنەوە بۆتە و ئەو کتێبە بۆ ماوەی 4-5 ساڵ من خەریکی بوومە. بەڕاستیەوە مادووبوونێکی زۆری ئەوێ من زۆر لە مێژ بوو لێت ناشارمەوە، ئەتوانم بڵێم زیاتر لە 15 ساڵە خەریکی ئەو لەشیوا بووم، ئێستاش نەگەشتم بە چارەشی ڕێگایە، چکە لە بەهۆی سەرقاڵی چالێکی زۆرەکانمەوە یعنی نەم ئەپەرژاکە کاتێکی تەواوی بە تەرخانکەم، بەڵام کە تۆ ئەو ئەرکە پیرۆزە و جێبەجێ کرد بەڕاستی ئەرکی سەرشانی هەمومان سوود کرد، دەستخۆشی لێکەم، کارێکی وا کردکەوە ئێمە سوودی لێ ببین هەمومان. سەرت خۆش بێت. وەڵام مامۆستاگیان من ڕۆژانە وەکوی ئێوە مەشغوڵ نیم، بەڕاستی ئەرکەکەی ئێوە زۆر گرانە، ئەرکەیەوە قورسە، بەڕاستی لەوانەیە کۆمەڵێک ئەگەر خۆیان تالبی هونەر و کەلتور و ئەدەب نەون هەموو شتەکان بە حازریە ڕاتە بەردەستیان نازانن ئەو پیاوە کەیسە بەرنامەیەکی وە ئامادەکرێت چەند ئەرکی پێوەکی شەویلاکە بێ و وەختی خۆی بۆ تەرخانەکە. بەڵام بەندە فەراغی خۆم ڕۆژانە بە خوێندن و نووسین پڕەکەمەوە، خانەشین و هیچی شوکار و فەرمانێکم نییە. ئەو فەراغەیش بۆ من ڕەخساوە کە منیش کونجێک پڕ بکەم و خزمەتی ملەتەکەم بکەم. لەوانەیە تۆ مەجالت لە ئەلام بوارە هەبێت، بەڵام من مەجالم لە بوارەتە، هەر یەکێک لە مەجالێکە ئەتوانێت خزمەت بە ملەتەکەی بکا و کەلتوری ملەتەکەی بپارێزیە و بێتە مەسەلە شاید حاڵێک کونجێک لە ئەدەب و کەلتوری کوردیش پڕ بکاتەوە. یاخوا دەستە خۆش بێ یاخوا سەرکەوتوبی، بەڕاستی ئەرکێکی قورسە، من دڵنیام کە ئەوە ئەرکێکی گرانە جەنابەت پێێستاوێت، ئەرکی هەمومانێکم کردێتەوە. وەکو جەنابەت دەبینی ئەمەرکە ئێمە قورسەکەی لەوایە چکە کارمەندەکانمان هەمووی خۆ بەخشە، مەسەلەن زۆر جار کارمەندێک هەمادە نابێترم خەلانمان بۆ دروستە بێ، بەڵام ئێمە هەر بەردەوامی کۆڵمان نەیەوە قەندیلی سەربەرز یا سەرفراز نووسیوێتی سڵاو لە هەموو لە یەکتان ماندوو نەبن، ئاواتم سەلامەتی و تەمەند درێژیە بۆ دیارە بە ئێوەڵە بە میوانە بەڕێزەکان سوپاسێکم. ئەچینە لای کاک عومەر گۆرانی چێ بوو، پێویستم وتی ئاوازی خۆمە بەڕاستی زۆر خۆش بوو، بابێکەوە گوێبیستی بین، هیوادارم لە داهاتووە ئەمێش بە تەواوی لەگەڵ موزیک وانەیە ڕابێت و بتوانین لە بەرنامەیەک تایبەتە من ئەگەر چەند جارە سەردانمان بکات دڵنیام هەوڵێن بە هەمومان ئیشێکی لەگەڵ بکەین کە لە داهاتووی باشترە لەگەڵ موزیکا زیاتر بگونجێن. جمهير جواني مروا لمشارة
جنبيلي بيتوزي المتالا جمهيلا برقي دوري دوناقرم قر جنبيلي لدوايتو من امرم نخشو دريد دارم بيت ولجيان بزارم نخشو دريد دارم بيت ولجيان بزارم كوتم لا خاست خانا ورسريك شديارم كوتم لا خاست خانا ورسريك شديارم جمهيلا نزار مرول بشارة قر جنبيلي بيتوجي المتالا خلقي شاري كلارم من بيت وشيت وهارم خلقي شاري كلارم من بيت وشيت وهارم لو رجا ويليام دوري زعيم زريد القراوم لو رجا ويليام دوري زعيم زريد القراوم جمهيلا برقي دوري كدنا عقرم قر جنبيلي لدوايتو من امرم دەم خۆش دەست خۆش داوا لاوەکاران مەکەم ڤۆلێمی عامی ئەوەی ئاخردانی دەستە ڕاستم بۆ زیاب بکەن ڤۆلێمی ناوە لەسەر تەوزیع هێدفۆنەکە ڕقم 2 کە بۆ ناوە کەم بکەنەوە بۆی فیدباکمان نمێنێ لەسەر تەوزیع هێدفۆنەکە ڕقم 2 لێرەش ئەو ڤۆلێمی عامەکە زیاب بکەن چکە قەندیلی فراز نووسێتی بەداخە و دەنگەکەتان کەمە دیارەگە ڤۆلێمی عامەکە زیاب بکەن یەکەم دانەی ئەم سەردەسە ڕاست ڤۆلێمی سەر هێدفۆنەکە کەم بکەنەوە بۆ ناوە ئێستا ئەوە بزەم زیاتان کرد کەم ڤۆلێمی عامی ناوە کەم بکەنەوە ڤۆلێمی ڕقم 2 لەسەر هێدفۆن تەوزیع هێدفۆنەکە لەسەر تەوزیع هێدفۆنە بچووکەکە ڕقم 2 کەم بکەنەوە تەوزیع هێدفۆن ئەو جیازە بچووکەکەی کە بۆ ناوە یەک تۆز کەمی کەن بێ زەحمەت ڕقم 2 دەست خۆش کاک عومەرجان ئێ وەڵڵاهی زۆر زۆر خۆشە دوت زۆر باشیشی دەنگت نەڕزێ بەڕاستی یعنی حەقی وایە ئەو ترسە لە خۆتان نەیەڵی چکە بەڕاستی ئاوازەکە زۆر زۆر خۆشە کاگالانە بوو کاگەلانە ڕۆژووی لە دەنگی کاک عومەر بوو وتی وەڵڵاهی دەنگ خۆشێک هەیە بێزەحمە ڕقم 6 کەم بکەنەوە کەمێک ئەزێر نەبێت ڕقم 6م بۆ کەم بکەنەوە ڕقم 6 لە سەر میکسەرەکە دەنگێکی زۆر زۆر خۆشیە زۆر ئارامە بەڕاستی و ئاوازەکە چگەر خۆی داهێنا بێ کاک عومەر گرنگەوانی و ئاوازە ئێوانی بەڕاستی زۆر زۆر جوانی جوانی و دەستان خۆش بێ بەس من پێشنیارێکم هەیە کاک عومەر هەر شوێنێ ئەوەنە بەشداری نەکردووە حەزەکەم گۆرانەکان بە شێوەیەکی جوان کۆتایی دەم خۆش بە کاک عومەر جەوەڵایی بە هەمومانە بێت تەسجیل بکەین هانی بین بۆی کە دەنگێکی زۆر زۆر خۆشیە پێشەوەی کە جەناب بێت هێشتم پێوت هەندێک بەز هەندێک کە گۆرانی لەگەڵ ئیقاعەکە ڕەنگە
ئەوت کە زۆر دەنگخۆشمان هەیە بەڕاستی لەبەرەوەی کە دەرفەتیان بۆ نەڕەخساو لەگەم مۆسیقایە کار بکەن لەبەرەوە ڕەنگە قورس بێ بەلای یەکەم جار کە هێدی لەگەڵایشمان کردیتر هاتە سەر سکەی خۆی بەڕاستی کاکمەرێمە حەزمان لە قەتابی خاوکەرێک بووە توانی پێشکەشمان بکەین چاو گەشت بێخۆ عزيز ومرقد ذونا خروشا أرزو خدا فنجا كي توشن كذا ما نمان وسر دقي بمر زمن أري كرة مشو خانم ومن بين ماي أري برقاي وقتنا ساكن بوي قربان ساتير دادا روم بمرماي أري برقاي وقتنا ساكن بوي قربان ساتير دمع خش برزان دخيل أمانا بربوش وبر
وتير رو 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 داد دل نوايش كر داد رو 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 خضمرم داقاي يا اخوات ونمري من بمرم دخيل دلت ماي قرباني او باوا جانا يا واكو يا عقل دوري باوا وايا بيك باوا انت يا جوان وناسك اي شرب ونيت يا شرب ونيت Çarmala, la kewa. یاخوا بەخێر بێنەوە سڵاو هەر لێرەوە تا ئەڵۆنی خۆشەویست و لە دڵاشیرینی هەر هەمومان ئێمە خانەقینی شەرق قودسی کوردستانە بۆی بزانن میلۆدیەکانی خانەقین خودادار عەلیمان بیرەخاتەوە ستاردەشتیمان بیرەخاتەوە سەیفوا دێرە وسڵای بۆ نێرم کۆمەڵێکیەوە خۆشەویستن لەو دەبەرە ئەو لە دەبەری ئەوە هیچ لە کەرکووشی خۆشەویستەوە مەقامە گەرمێنەکان زۆر جوان پارێزراوە لای ئێوەش لە کەدارەوە دڵم بە ئێوەمانە خۆشە کاک سەیفواد و ئەم کاک عومەریش سواز بەخۆکە ئەو ڕێچکەی گرتووە و هەروە چەند هونەرمەندێکی کاک محەممەد گەرمیانی هەیە ئێستا لە کەلار زۆر دڵم پێ خۆشە زۆر خەریکی مەقاماتە دەستخۆشی لێکم کاک محەممەدەی ناسی کاک محەممەدینەی کاک محەممەد کوڕی باوکشی هونەرمەندە باوکی باڵە باشەنە دەنگی خۆشیان ئەوان شەر خەڵکی دووسن کاک لوقمان دووزی کاک محەممەدیش کوڕی ئەوە کاک محەممەد خەریجی هەندەسەیە من لێرەوە سەڵایەوە خۆیانێ چاوێن ناچەکەم بەڵام من ئەمەوێ
لێرەوە کاک محەممەد زۆر جاریش دانیشتونە ئەو مناقشەیەمان کردە کاک محەممەد ئەمن پڕشە و قوزەوقە و گەنجە و ماشەڵە خوێنی ماشەڵی لێ هەم عازفیشە هەم بێژیش هەنی گۆرانی بێژیشە دەنگیانش خۆشە زۆر عینەن هەر لە تەبەقەکەی ئەندازیارێکی زۆر بەس پێشکەوتوشە ئەندازیارێکی بەندە من نییە لێراوە پێشنیارم بۆ هەیە ئەو ئەگەر بتوانێ چۆنێ ئێمە ناشکری خوانە لە تووشی نەخۆشی و کۆمەڵێ تەمەنەوە بەرەوەی نەچێت حەز دەکەم شتەکان وەکو خۆی بەرەیان پێبدەن زەر جاوتمە کاک محەممەد بۆ ئەوە ئەوها یان خەڵکی تریش بووە پسپۆز بووە ڕخنەیان گردەوتیانە کاک محەممەد دەرچوویتە لە مەقامەکە کاک محەممەد وتی من ئەمەوێ ئەبداع بدەم منیش بە کاک محەممەدیان ئەبداع بکە داهێنان بکەن لە بواری ترە بەڵام لە کەلتورە وەکو مقامی قەتار و خورشیدی و ئەڵاوەسی و ئای لەمە ئەبێ حەقی هەر وەکو خۆی ئەبێ هەر سێ مەرحەلەکە چۆن داخڵە بێت چۆن ناوەڕاست چۆن تەسیمە بێ وەکو خۆی بڵێت نابێ مەسەرەن تو بۆ خۆت و کەیفی خۆت بڵێ من بۆ خۆم بۆ ستایلی خۆمە چکەم ئەوانە کەلتورن ئەوانە قاعیدەن بۆ هونەری کوردی ئێمە توانین لە وڵاتەکانە شانازی بۆ لە ڕاستیە کاک عومەرجان بە نسبەتی مەقامەکانی گەرمیانەوە وەکو جەناب فەرموو قاعیدەیەکی تایبەتی خۆی هێنابێت لەیلابێ بە هیچ شێوەیەک ئەو گەنجانە زۆر جار هەوڵێن ینی ئەوان لە خۆشەویستی خۆیان بە هوەرانوێت داهێنانی تیا بکەن بەڵام بەلای منەوە من لەگەڵ شتی تریشانیم جلی کوردی جاران هەر جلی کوردی بوو ستارخانی مراخانی کەوە سەڵتە نازانم ڕنگ و چۆخە بەڵام ئێستا نوعێکدان ڕاو بەناوی سەرکردەیەکەوە نوعێک بەناوی زەلامێکی ترەوە شتیان بۆ زیاد کردووە جلی کوردی ژنان ئەو جلی کوردی ڕەسەنەی جاران نییە ئێستا ئەم دیوارە کۆنێکی بینین من ئاوا دڵم پێکرێتەوە کابرا بەحساب جلی کوردی ژنان ئەمە ناوینەوە جلی کوردین فەتحەیەکی تیا لێرە و بۆ ئێرە و نیوێ ڕوتەوە ئەوە ژێرەوەی نازام هەر بەڕاستی ئەو ناوینێ ستایل یا دیزاین شتێکی ترە بەس ئەو جلی کوردی ڕەسەن نییە مەقامەکەش هەرەمان شێوەیە من من ئەمە شتێکە قستەوبیرم قەت چێشتمێشتم نەکرد نازەمێت کەڕۆنێ چای شتێک لەخوازیە بە خێزانەکەم نایە هەڵسم بۆ ئەو خواردنش تەمەەن درێژ بێت ئیشەڵڵا بێەوەی من لەگەڵ مناڵی ئێوە خێزانی بەڕێستانیشە جا ڕۆژێک لە ماڵ نەبوون چێ شتێکم کرد وتم خۆیان شەر بێ هەرچیمان هەیە لە ماڵەتی چێشتی مجۆر نەبوو بێەوە لە مجەوەر ئەو پیانە چێشتی مجۆر باوەڕ بکە سێ ئەوەی میوە ئەو ئەوە تا داهێنانم چایم تێکرد چی بوو یعنی خواردنە دەرچوو خۆم کە خواردم خۆش بوو پایان بەشتاقیگەین وەڵاهی باوەڕ بکە نازانم نەخۆش بوو ناخۆش بوو بەس من خێزانەکەم زۆر یعنی بەڕاستی عەمەلیە و دەقیقە کە هاتنەوەتی چی خواردم وڵا چێ شتێک بۆ خۆم خواردم هاوتیاوتی هەڵا خۆشە دوایی چێتە بێعەتی زۆر قەسەم بەخوا هەرچی لە ماڵە بۆ تێم کردە ئارد چای گورە نازم میوە سەوزە کەرەوز یعنی حتا برنج هەمووی تێک تەماتە خەیار کولەکە گەزەر هەمووی ئەوەی لە ماڵە بۆ تێم کردە اینجا کاکە ئیسا ئەیانەوێ ڕێزمێ بۆ گەنجەکان ئەیانەوێ بە ئەبداع حەسەکەن داهێنان کە گوایە داهێنان بەو شێوە ناکەن داهێنان تۆ بشۆ ئاوازێک بۆ خۆت ڕسمی دابێنە بەو ئاوازەی خۆتە داهێنان بکە بەڵام داهێنان لەسەر هین ناکرێ لەسەر شتە ئەساسیەکان آخر ئەڵاوەسی مەقامی ئەڵاوەسی سێ پەیژەیە ئەبێ هەر سێ پەیژەکەی سێ پەیژێ و وەکو مامۆستا نوور و زۆر بەنەهاون دەست پێکە لە سێ گۆشە مەقام ڕاستە بە قەتەر ناوەڕاست یعنی نابێ من ئیساتە بڕۆمەڵا گۆڕانکاری چی لە ڕاستەکەەوە دەست پێکە شتیوان نابێ قەتار و خاوکەر تۆکە و سلەمی مۆسیقی قەتار بەیاتە بەیاد واتە ڕاستە بەرزەکەیش حیجازە بەڵام وانە مام زۆر تەواو بەڵام من نابێ لەم دوانە ئێستا بەیاتی تر هەیە سەفەریش بەیاتە هیجرانیش بەیاتە ئایش بەیات بەڵێ بە شێوازگەی سەفەر بە شێوەی سلێمانی بە جۆرەکە خوێنێ هیجرانەکەی کردبوو بە شێوەیەکی ترە هەر ئەوەی هەر عینەشتە لە قەنامانە بنەماڵی بەیات کاک عومەرجان بۆ خۆت لەقێکدا بێری لە بەیات ئەو کۆمنتەی قەندیلی سەفرازە خدمەڵە بە قوربانی و دەنگەتان بم بەڕاستی هەرچی بەشدار نییە لەم لایڤەیە دەبێ بڵێم زۆری زەرە کردووە
بژین و تەمەندرێژ بن بەڵام بە سەلامەتی دەمێک بوو جۆم لە مەقامە جوانانە نەبوو ئەڵە دەمێک جۆم من لە ڕێز و سەڵام بێنێ چاویان ماسە کامەرە چینە لای جەنابەت لەگەڵی قاوشتنا بە دڵی خۆت بە بێ مۆسیقا وەکۆی کەم بەیانێک کاگالان جوێی لێ بووە ئەوە مایکە خۆش شتێک بڵێ ئەگەر ئێمە توانیمان بە مۆسیقا لەگەڵتان نەبوو بە دڵی خۆت هەر چێکت حەزیە هەر چیەک بێ هەرچی گۆرانێکە خۆت پێت خۆشە هێنی نایە مۆسیقای ناوێت ئێمە گوێگری فەرمووی حەسەن بەخەمەچیان پێ زۆر تەبیعیە چکە دەنگێکی زۆر زۆر پاک و خۆشت هەیە بەڕاستی بەس من تۆ نەکتێمە بۆ یەکە دوای توانیم بە تۆنەکە لەگەڵ تا بێت فەرموو ئێمە لێراوە بگورە لێراوە ڕێز و سڵامانێ بۆ مەسا حەسەن هەیەس ئەوە تا شتێکی بێرخستمەوە ئەوە تا ئەم پیاوە هەردووکمان خانەقینی دەتەوە ئەوێ من گۆرانەکەی حەسەنە ئەوسا مامۆستا حەسەن بۆ تا قاعیدەیە بۆ ئەرۆڵە یعنی ئەو معناوە ستایلەکەی ئەوە فەرموو اینجا هونەرەکانە هونەری کۆن و ڕەسەم و مەقامەکانش قاعیدە نابێت زۆر ڕاستە لا دەیلیان بەڕاستی ئەبێ باشتریان بگەین نەک گۆڕانکار و تێکیان کامەر جەمبە جوێلی بێ بزانە چۆن لە حەسەن یاسەکە پێم خۆشە فەرموو فەرموو کامەرجان الجان 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 جدتا مردن جانت آخر نفس شرد ميلك ذاي ورنا يا لداس رجال مردم لو دنياش هم يقد قرم وبروي قبل قدات جور أسلكم سرم رجال متشسالة برجال رجال متشسالة واسر قردالم دادنا على ما قرم قرياون بوها ودردي درمان درزبو تنها من نبيه يا درمان زۆر تەواوە فەرموو هيدادي بيداد محليا كسلا دريدي كاس خبر دارنيا الدل من خوشوتي مارينيا ايلد لاكي من شندر دارا خواجا ناخوشو چنی بیزارا خواجا ناخوشو چنی غمبارا تخوا دكتور جان بدا درمانم بدا درماني دلي ويرانم بدا درماني دلي ويرانم دەمە خۆش بێت من بەڕاستی پێ دەڵام لە ڕووی زانستی مۆسیقا ڤیبراتۆیەک لە دەنگ تا هەیە ئەو لەرینەوە ینی دەنگێکی زۆر زۆر پاک خۆش دەیە هەر ئەو ماوە تۆز لەگەم مۆسیقا زیاتر ڕابێسە من نەمێرە لەوە داخڵ بم لە پێش بەرنامەکە هەوڵمانە تۆزەوەتەکە بەڕاستی دەنگە پاکت وایە کە عومەر تەبەقەیەکی تۆنێکی پاشی زۆر خۆشی بێت ئەم پیاوە تەنها کەم و کورتی ئەوەیە هەڵسوکەوتی نەکرد لەگەڵ مۆسیقایە بەڵی نەکرا ناو جەماوەرە یعنی من نەخۆم چەند ساڵ خۆ دەزانی هەر لەسەر شانۆ مۆسی بەڵام بۆ وەکو ئەدەبیەکە یەکەم شعرم کە وتیان فەرمو شعرێ بخێنم باوەڕکە دەستمەوە نا لەرزی خەریکە بکەم
ئەوە کاکمە ڕۆژێک ترێمە بەرنامەیەکی تایبەتمان لەگەڵ جەناب دەبێت لەسەر شعر لەسەر نووسین و هەندێک جار لەسەر شیکردنەوەی مەقام بە ئامادەبوونی پێم خۆشە ڕۆژێک مامۆستا چالاک شارەزای مەقامات دەکرد بکەوە داوات بکەم بۆ هێرە زۆر خۆشحاڵم کە بتوانم لە خزمەتی بووم من دوێنێ برایەکی بەڕێز و خۆشەویست زۆر ئامۆژگاری کردم وتی یەک تکام هەیە لە بەرنامەکانە پێم ناخۆشە بڵێ مەقاماتی عێراقی وتی کاکە مەقامەکان ڕاستیشەکە وەرە لێکی بەرەوە جەنابەت خۆ دەو کتێبە جوانوسی مەقامەکان ئەی هاوار عەرەب کەی وشەی چواری هەیە کەی عەرەب وشەی سێ هەیە ئەڵە سێگا چوارگە کەی عەرەب وشەی دەشتی هەیە کەی عەرەب وشەی نەهاوەندی هەیە کەی عەرەب وشەی نازانم کوردی هەیە ئەڵە مەقامی کورد کە چەڵە مەقاماتی عێراقی عەرەبی ئەڵە مەقامی کورد کەلیمەی کورد ینی وەکو بڵێ مەقامی عەرەب بڵێ کاکە نامار هەورامیە کاکە خۆ مەقامی کورد ینی کورد من مادام تۆ ئەو باست کردەوە حەز دەکەم بۆ بەقوتکردن و ئاماژەکردن بە باسەکە کاتی ئەڵێن مەقاماتی عێراقی هەر بە زۆر ئەیانەوەی خۆیان بەشدار بکەن لە عێراق ئێستا قەڵایەکەیە ئاسارەکەی ماوە من لە کتێبەکە باسم کردا عێراق واتە ئوراک ئۆریەکان وڵاتی ئۆرەکان وڵاتی خۆریەکان ئەمە جارێ عێراق هەر عەرەبی نییە وشەی عەرەبی من ڕێزم بۆ هەموو مرۆڤێگەیە بەس ئەگەر ئێمە ئیسە وشەی عەرەبی هەر وشەی عەرەب شی بکەینەوە بەڕاستی لەوانەیە لۆمەمان بکەن بڵێن گاڵتە بە قەومی تر و خەڵکی ترەکە گاڵتە بە کەس ناکەین ئێمە نا ئاخر وشەی عەرەب خۆی ئیسا عەرەبە چییە؟ عەرەبە واتە سەیارە ماشین شتێک بخولێتەوە بەتایەش عەرەب ئەو کاتەی شەخۆ ناوە کۆنە عەرەبە هەر لە مەواشیوە هاتە وشەی عەرەبیش ئەم جارە لە هیچ دەوڵەتێکی عەرەبی ئەم مەقامانە نییە کە لە عێراقەوترێ بڕۆ پرسیار بکەن لە خوبەرەی عالەم یعنی 450 هونەرمەند بە عازف و مەقامزانەوە کە کاتی خۆی لە بەغدا بوونە زۆربەی کوردی یەهودی بوونە و کوردن ئەمجا مەقامەکان حیجازە حیجاز نییە خەڵگوازانە حیجازەوەتە حیجاز واتە هەیگاز بانگەواز بۆ خواپەرسی لە کاتی زەردەشتێک سێگەنی سێجار سێگە مامەسە سێگا حەوتی نییەوە حەوت مەقامی بڵێ هوزا یەکەوە بۆ حەوت بڵێ بڵێ بەس چیە سێگا بۆچی سێگا مەشهورە سێگا زۆر حەزین و خۆشە هەموو کەسێ حەزەکەی بڵێ یعنی عەسفێکەکەی بە سێگا هەر گەرەبێژی ئەڵڵا ئەڵڵا ئەمانە هەمووی سرودی زەردەشتی پێڵێ قەزازمانێ مەقام قەزاز هەر هەیگازە واتە ئەمانە هەمووی سرودی ئاینی بوونە لە سەردەمی سەردەشتەکانە خوێنراون کامەر باشترین بەڵگە ببوورە پێدەبڕم هەڵکۆڵراوەکان ئاسارەکانمان شوێنەوارەکانمان مێژوێن لە چێوی بێستون لە کرماشان لە ناوچەی یارسانەکان لە هەموو شوێنەکە ئامێری تەمبوری تێ ینی تەمبور بۆ 2000 ساڵ پێشەوەی کە عەرەب ئەوە ناوی زەق بێتەوە پێشەوەی ئاینی ئیسلامیش بێ کورد ئامێری مۆسیقای بەدەستەوە لە پەرزگای زەردەشتیە یارسانیەکان کاکەیەکان زەردەشتەکان یەزیدیەکان لە هەر هەموویە تەمبور کە ئێستا بۆ بەم سازە لە شعری ئەحمەدی خانیە 500 ساڵەوە پێش هاتووە لە شعرەکانی ئێڵبەگی جافە 500 ساڵەوە پێش باسی تەمبور هاتووە مامەسەگیان تەمور واتە شین و مۆر تەمور وشەی تەمور واتە شین و مۆر ئیتر ئەم تەمورە لە شینە و شاییە و لە خۆشیە و لە زکرە و لە عیبادەتە بووە هەموو ئالەتەکان تایان پێوەیە تاریان پێوە تار سێتار گیتار قیسارە بۆ نمونە تەمیرە تەپڵ ئیسە ئێمە ێژن تەپڵ ئەوە ئەدەی تەمەلیە تەڵ واکە ئەمە کوردیە بۆ نمونە دومبک دوم مثلا دووزەلەمانێ دووزەل دوو قامیش ئێستا شمشەڵ ناڵێن نای هین ناڵێن نای بە باڵەبان خۆی باڵەبانە بەڵام زۆر کەسەر پێڵێن نای واتە نەیجا ئەمە خۆی ناوەکان خۆی شایەتیەدە شوێنەوارەکانمان کورد دایک و باوکی هەموو قەومانی وڵاتە چکەم ئەگەر بڕۆیتەوە بۆ سۆمەرەکان بۆ بابلیەکان هەمووی شایەتی لەسەر ئەوەدەن کە قەومەکان لە کوردەوە بڵاویان کردەسەوە لەم ناوچەوە پێگەیشت نە مرۆڤ کامەرجان یەک ڕۆژدانین بەس بۆ مەقام وەکو باسم کرد ئەوە وەکویکەین بە تەوەرێک بەرنامەشی زیاتر لێکۆڵینەوە بە حضوری مامۆستا چەلاشی خۆشەویست ئەچینە لای کۆتایی بەرنامە بەڵام پێشەوە کۆمەڵە کۆمنتی خوێنمەوە
خەندیلی سەفرازەڵی ئێستا تەواو دەنگ زۆر سپاسێکم زەحمەتان کێشا چاو ماچەکەین خەندیلی سەفرازە وەڵی ڕاستە فەرمون وەڵی هی پێشکەوتن جوانە بەڵام نەگل لەم نەریتە کۆنەکان هەر نەریتە کۆنەکان جوانترە لە پێشکردنە پێویست ناکە بەم شێوەیە دەستکاری دیارە مەبەستیەوەی کە نەریتەکان کرێ مردی شەی دووریە ماموریە ئەڵێ سڵاوی خۆی گەورەتان لێ بێ هیوای سەرکەوتان بۆ خوازەما مەزە سواسەکەم کارۆسا مەڵە ساوتان لێبێ کاک عومەرجان من ئەمڕۆ زۆر زۆر سپاسانەکە چینە تەڵەن دیاری بەرناماکەین بە مەقامێکی ئەڵاوەسیەکە دیارمەتیمان بین بەڵام وعد بە خۆشەویستان ئێمە لە مەقاماتی گەرمیانە بە ئێوارە ئەوە تەواو نابین چونکە هێشتا ئەمە هەر ئەم ئێوارەگەر هیچمان نەکرد هەر ئایەکمان جۆلێ بوو خاوکەرێک و تەواو بەڵام تۆرە خورشیدیمان ماوە خەنەبادمان ماوە ئەڵاوەسیمان ماوە وەرە زۆرشمان ماوە ئاران تەواو نبین تەواو هەر باسیش بین تەواوبوونی نییە سەبانمان ماوە شەوە باسکردنیش دە بەرنامە تەواو نایە بە تایبەت شکر بۆ خوا من وەک گوتم ئیش و کارم بەس خوێندنەوە و بیرکردنەوە و ئەمەنەی شەیدای هونەر و مەقامات بوومە لە ئێمەشی شکارەکەمان نەرەوە کە ئەوەی جەنابە بگەێنین بۆی بە ئەرشیفیکەین بۆی بێ بە مێژوو بۆی دراسی لەسەر بکرێ بۆی لە داهاتووە ئەگەر ئێمەش نەبین خەڵک ئەو گەنجولاوی کە ئەیانەیە بە شوێن پێی ئێوە بێنەوە بەسەر ئەم ئەرشیبانەیە بچنەوە کە سوودی لێ ببینین لە مەقامەکان کاومەرجە من سپاسی تۆکەم کە نەخۆشیش بووی دەمڕۆ تەندروستیشی باش نەبوو سپاس دەکەم ستۆدیۆکانی گەڕێنەوەدان کە دەوڵەکە کاک حەسەنە کە سپاسێکە میوانی بەرناممان بوو کاگالەنجان سپاس بۆ تۆ کە میوارەیە هاوکاری بەمبووی سپاسی هاوکاران مەکەم نە کۆنتڕۆلێک بێک کاومەرجان سپاسی بێپایانم بۆ جەنابێت براگەورەی منی لەگەڵ حەدم نییە تۆ تاجی سەرمانی مامۆستامانی خۆش ئەچینە لای مەقامی ئەڵاوەسی کە کاک عومەر سۆفی پێشکەشمانیەکات و بە میوارەیە بەم شێوەیە کۆتایی بە بەرنامێکی هونەرستان نێنین کە بەلای خۆمەوە زۆر تێر نەبوومێ لە بەرنامەکە چکە زۆر پێویستم بەوەی کە لە عومەر زۆرتر دانیشین ئەچینە لای ئەم مەقامێکیان بە دیاری بەرنامە و سپاسی خۆشەویستان سپاس دەکەم لێرەوە ئێمەش ڕێز و سڵاومانەیە بۆ بینەران و بیسەران هیوادارم وڵاتەکەمان پڕ لە خۆشی و کامەرانی بێ خوار لە مسیبەت خراو لاماندا داوای شەکەم لێراوە وەڵڵەهی گوناحە بەڕاستی ئێمە 40 ساڵە ڕزگار بووین یعنی خۆمانێنی سەجاران گەلەیمان نەبوو لە داگیرکەمان و داگیرکرد بەڵام ڕاستە ئێسەیش فشاریان لەسەرمانە بەڵام داواکەم لێراوە لە سەرکردەکان لە پیاوباشان لە ڕۆشنبیران لە خەڵکی ئاسایی ئیتر بەسە با کەم ناو ناتۆڕ و یەکتری بشکێنینەوە و قسەی ناشرین و ناڕەوە باوکەوینەوەڵی خزمەتی وڵاتەکەمان و خۆشی وڵاتەکەمانە هەموو ژیانمان ناخۆشی و گریان و بەدبەختی بۆ دەبا ئەم فترە خۆ دەستی زاڵم لەسەرمانەیە ئیتر ئەگەر ڕێکەوت بێ هەرچی بێ بە تۆزێکیش بە حەسێنەوە ئەم جارە من زۆر سوپاسانەکەم ڕێز و سڵاومەیە لێراوە من خزمەکارم بەڵام حەزەکەم مامۆساگیان دەستت خۆش بێ ڕەبی سرت خۆش بێ تۆزێ گوێم لە مۆسیقاکەنێ جا خۆ دەزانی هونەرمەند دەگەر گوێ لە مۆسیقانەی تۆزێ نەی بزوێنێت ماچی خەکەی من میوتکان ئیشم پێی نەماوە ڕقەمیەکە لەگەڵ ئەمە ئەو وەلی من ڕقم دوی بۆ زیاکەن دەناوە
سلام جمن عزیز مای آریای Ari guragay falagay bramay natawi duri dil bi qararan aman 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 ari Ari guragay natawi duri bramay dil bi qararan bina didam ari فتارا أمان 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 أي فلقاي Ari guragay shriqa girmay avri durido aman 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 ari gramay قربان يشتم زوري ما